طبعاً بە باوەڕێکی زۆر و بە تەحەداوە ئەم قسەیاکەم ئەوەی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم چەند ساڵەدا پێگەیشتووە وڵات هەیە زیاتر لە 100 ساڵە دەوڵەتە اینجا نەگەیشتووەتە نیوەی ئەو پێشکەوتن و تەتەوڕاتانەی کە کوردستان پێی گەیشتووە لە هەموو سێکتەرەکاندا ئاوەدان بێت ئینشاءالله باسی ئەم جارەم سیستەمی کامێراکانی هاتوچۆیە کامێراکانی چاودێری خێرایی ئۆتۆمبیل پێشەوەی هۆکارێک بن بۆ پێبژاردننی یاسایی هۆکارێکن بۆ پاراستنی گیانی تۆ و ئەزیزانت بۆتان باز دەکەم کە لە دۆزەخی ڕێگاوبانی عێراقدا کامێراکانی هاتوچۆ کوردستانی چۆن سەلامەت کردووە بە گوێرەی داتاکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئامارەکانی ڕوودا و قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە کە ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ لە 150 ڕێژەی گیان لە دەستدان و برینداربوونی سەخت لە 160 بەراورد بە ساڵانی پێشدانانی کامێرای خاڵ بۆ خاڵ و چاودێری تیژڕۆیی کەم بوونەتەوە ئێستا کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی لەگەڵ هاتنی دەستکرا بە نۆژەنکردنەوە و دروستکردنی ڕێگاوبان و دانانی کامێراکانی تیژڕۆیی و دانان و دروستکردنی پردی سەلامەتی بۆ پەڕینەوەی هاوڵاتیان و هێڵکاری بۆ شەقامەکان و چاکسازی لە سیستەمی مۆڵەتی شۆفێری کرا ئەمەش ساڵانە گیانی سەدان هاوڵاتی خۆمان و گەشتیاری بیانی و عێراقی لە مردن یان لە دەستدانی بەشێکی جەستەی پاراستوو کەچی لە عێراقدا بە گوێرەی راپۆرتەکانی دەستەی ئاماری عێراق ساڵانە نزیکەی 12,000 ڕووداوی هاتوچۆ لە شارەکانی عێراق تۆمار دەکرێت زیاتر لە 3,000 کەس گیان لە دەست دەدەن و 10,000 کەسی دیکەش بریندار دەبن کە بێگومان بەشێکیان بەهۆی لە دەستدانی ئەندامێکی جەستەیان سەرڕای زیانە ئابووری و خەرجی چارەسەر دەکەونە دۆخێکی خراپی ژیانیشەوە ئێستا ڕێگاکانی بەغدا کەرکووک و بەغدا حلە و ڕێگاکانی پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق بۆ بەسڕە بە ڕێگەی مەرگی عێراق دەناسرێن کە بەردەوام بەهۆی ڕووداوی هاتوچۆوە کارەساتی گەورەی ماڵوێرانکەری لێ دەکەوێتەوە جا کاکی شۆفێر ئەگەر چووی بۆ عێراق تکایە ئاگاداری خۆت بە هیوای سەلامەتی بۆ هەمووتان